بەرداوام دەبین دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان دوێنێ هەموو شاری سلێمانی بۆ ڕۆژئاوا لەسەر شەقامی سالم بوو. هەموو چین و توێژەکان لە شەقامی سالم بوون. دەتوانین بڵین کوردایەتی هەموو هاوڵاتیانی کۆکردبووە لەسەر شەقام. ئەوەی دوێنێ لە سلێمانی کرا دەنگدانەوەیکی جیهانی لێکەوتەوە. ئاڵای کوردستان تەواوی شەقامی سالمی تەنی بوو. ئەمە ژمانای ئەوەیە کە هەر چوار پارچەی کوردستان یەکدەنگن ئەوەی کە بینیشمان ئێستا کە ئاسۆ هاوکارمان دیمەنەکانی بۆ گواستینەوە کە گەنجێک لە ڕۆژئاوا دەڕواتە ڕۆژئاوا بۆ بەرخۆدان و بەرگریکردن لە خاکی کوردستان جا چ باشوور بێت چ ڕۆژهەڵات بێت چ ڕۆژئاوا بێت چ هەر پارچێکی تری کوردستان بێ هەمیشە قارەمانەکانی کورد بەبێ گوێدانە گیانی خۆیان دەڕۆنە ئەو جێ چەنە پڕمەترسیش بێ بۆ بەرگریکردن لە خاک و نیشتیمان ئەمە مانای ئەوە دەگەێنێ مە دەلالەتی ئەوە دەگەێنێ ئەگەر گەنجێک لە باشوور بڕواتە ڕۆژئاوا هیچ جیاوازی نییە بێگومان ئەگەر لە باشوور حاڵەتێکی لەو جۆرەش ڕووبدات دڵنیان لەوەی کە گەنجێکیش لە ڕۆژئاوا بێت لە ڕۆژهەڵات بێت دێتەنێ و باشوور و بۆ ئەوەی بتوانێت بەرگری لە خاک و نیشتیمانمان بکە. ئێمە لە تەوەری ئەمڕۆمانجا باس لەو یەکگرتووی هەر چوار پارچەی کوردستان دەکەین بزانین ئەمانە کاریگەریەکانی چین هەروەها باز لەوە دەکەین بزانین گەنجێک لە باشوور کە چۆتە ڕۆژئاوا دەتوانین چ پەیامێک بە جیهان بگەێنین. ئێمە بۆ قسە و باسەکانمان دەچینە لای میوانەکەمان و توێژەکانمانی لەگەڵ تەواو دەکەین کە هێمن حەسەن لە کەرکووک و ڕاستەخۆ لەگەڵمانە ڕۆژنامەنووس و چاودێری سیاسیە لەگەڵمانە. کاک هێمن سڵاو لێ بێ بەیانی باش و مێ دەکەم زۆر باش بیت. سەرەتا دەمەوێت لێەوە دەست پێ بکەم پرسە سەرخۆشی خۆمان ئاڕاستەی تۆ و تەواوی کەرکووک و تەواوی کوردستان دەکەم و دەمەوێت لێەوە دەست پێ بکەم. ڕۆشتنی قارەمانێکی کورد لە سلێمانیەوە یاخود دەتوانین بڵین ببوورە لە باشوورەوە لە کەرکووکەوە بە تایبەتی بڕواتە ڕۆژئاوا و لەوێ شەهید بکرێت. ئەمە دەتوانین چ پەیامێک بە جیهان بگەێنین دەتوانین چی بە جیهان بڵین کە کوردبوون بەو ڕادەیە کە بەبێ گوێدانە گیانی خۆی گەنجێک لە باشوورەوە بڕواتە ڕۆژئاوا و لەوێ شەهید بکرێ دەتوانین ئەمە چ پەیامێک بە جیهان بگەێنێ. سڵاو لێەوە و سڵاو لە هەموو بینەرانی بەڕێز باش. ئەمڕۆ ئێمە هەمومان پرسەبارین دوێنێ ئەگەر بۆ کەزەی بوو ئەمڕۆ پارتەیەک لە کزەی جەرگمان بەخشی بە خاچی پیرۆزی کوردستان جا ئەم بەخشینە ئەم شەهیدە قارەمانی کەرکووک ئەمڕۆ بەس شەهیدی بنەماڵەکەی نییە بەس شەهیدی کەرکووک نییە بەس شەهیدی هەولێر و سلێمانی نییە شەهیدی هەموو کووردە شەهیدی هەموو پارچەکانی کوردستانە شەهیدی هەر کوردێکە لە هەر شوێنێکی ئەم جیهانە بێت شەهیدی هەر مرۆڤێکی خاوەن ویژدانە کە پرسەبارە بۆ ئەوەی ڕۆژگارێک ئەم هێزە شەڕڤانانە لە کوردستانی ڕۆژئاوا یەکێک بوون لە بەهێزترین شەڕکەرەکانی هاوپەیمانێتی نێودەوڵەتی دژی داعش لە پێناو پاراستنی و کەرامەتی مرۆڤایەتی و لە پێناو پاراستنی کۆمەلگای نێودەوڵەتی و لە پێناو پاراستنی کۆمەلگای مرۆڤایەتی دەجەنگان و کۆتاییان بە چەتەکانی تیرۆرستانی داعشێنا. بەڵام ئەمڕۆ پرسەبارین بۆ ئەوەی هەمان هاوپەیمانەتی نێودەوڵەتی و هەمان کۆمەلگای مرۆڤایەتی بێدەنگ و سەرشۆڕن لە ئاست ئەو غەدر و تاوانەی کە لە کوردانی ڕۆژئاوا و لە هەمان ئەو هێزە دەکرێت کە ڕۆژگارێک هاوپەیمانیان بوو بۆ ڕووبەڕووبەرنەوەی پیسترین چەتەکانی تیرۆرستانی داعش. ئەمڕۆ هەمومان پرسە و تازیەبارین بۆ ئەوەی بەڕاستی کە هێزێکی گەورەی بەهێزی شەڕکەری وەکو کوردانی ڕۆژئاوا کە ڕۆژگارێک بوو دەجەنگان بە خوێن داکۆچیان دیفاعیان لە خاک و شەرەف ئەم وڵاتە دەکرد ئەم نیشتیمانە ئەم کوردستانە دەکرد ئەمڕۆ وڵاتانی دنیا بێدەنگن لە پێناو بەرژەوەندەی هاوبەشەکانیان بێدەنگن لە ئاست ئەو غەدرە گەورەی ئەو تاوانە گەورەی کە دەرهەق بە گەلەکەمان دەکرێت. ئەمڕۆ هەمومان پرسەبارین کە بەوەی تەنیا کەرکووک ڕۆڵەیەکی لەدەست نەداوە پرسەبارین بۆ ئەوەی کە هەر دڵۆپە خوێنێک کە لە ڕۆژئاوا ڕژاوە بەڵام پرسەی کاکە ئەحمەد کەرکووچی زیاتر هەمومانی دڵتەنگ کرد کە بەوەی کە دەبینین کوردێک لە باشوور دڵی بۆ خوشکان و برانی لە ڕۆژئاوا تەنگە بێت دەسەدا دەچەک پەناباد بۆ ڕووبەڕووبوونەوە لەگەڵ هێزە داگیرکەرەکانی کە بەناو سووریاوە هاتوونەتە سەر ئەوەی کە دەیانەوێت غەدر لە خاک و نیشتیمان و شەرەفی گەلەکەمان بکەن. ئەمانە هەمومانی دڵتەنگ و پرسەبار کرد بەڵام ئەوەی کە بەڕاستی ئەمڕۆ کە جێی سەربەرزی و کە جێی شانازیە بۆ
هەموو کوردێک ئەوەیە کە دەبینین ئەوەتانی کوردێک نازانێت سنوورەکان تێک دەشکێنێ لە باشوورەوە بۆ ڕۆژئاوا دەڕاو دەجەنگێ. ئەمڕۆ شانازی بۆ دەکەین ئێمە ڕۆڵەیەکمان بەخشیوە بە لە پێناوچی لە پێناو خاک و ئازادی، لە پێناو دەسەبەرکردنی مافەکانی ژیان، لە پێناو گەڕانەوەی هیوا و ژیانێکی ئاسوودە بۆ کوردانی ڕۆژئاوا. من ئێستا بەر لەوەی کە بێن بۆ ستۆدیۆ پۆستی دکتۆرێکی بەڕێزی سلێمانی بوو پێم وابێ بینیم پەیامێکی بۆ باوکی شەهید ئەحمەد کەرکووچی نووسیبووی هەر بە زمانی خۆتان لەناو دووکەوانە نووسیبووی هەر بە زمانی خۆتان پێتان دەڵێم حیاتەکەم کاکە ئەحمەد لە پێناو خاک و نیشتیمان سەری هەڵگرچوو بۆ بەرەکانی جەنگ لە ڕۆژئاوا. بۆیە ئێوە کەرکووک ئەمڕۆ سیمبولی سەربەرزی و شانازی نەک بۆ بنەماڵەکەتان، نەک بۆ کەرکووک، بۆ هەموو گەلی کورد و بۆ هەموو پارچەکانی کوردستان. نووسیوێکی لە کۆتاییدا ئەمڕۆ هەر کەرکووچیەک بێتە نۆرینگەکەم بەبێ بەرامبەر دەبینم. ئەمانە نیشانەی ئەوەن کە بەڕاستی ئەمڕۆ کەرکووک مێژوێکی تری تۆمارکرد لە سەروەریەکان، لە شانازیەکان. کەرکووک سەلماندی هەمیشە پێشەنگ و پێشڕەو بووە لە بەخشینی خوێن بە خاچی پیرۆزی کوردستانجا لە هەر شوێنێک بێ. ئەگەر ئێمە بەراوردکاریەک بکەین لە نێوان ساڵانی پێش 2023 لە نێوان دوای ساڵی 2023 لە دوای شەڕی داعش و بۆ ئێستاش دەبینین خەڵکی کەرکووک هەمیشە قوربانی داوە لە پێناو خاچی پیرۆزی کوردستان. زۆرترین خاوەنی زۆرترین شەهیدە، زۆرترین قوربانیدانە کە لە سەردەمی شۆڕشەکانی نوێی گەلەکەمان، لە سەردەمی ڕوبەڕووبوونەوەی ڕژێمی فاشیستی بەعەز کە دەبینین ئەو کات کە تیپی 21 کەرکووک و کەرتەکانی چواری جەباری کە شانازی و یەکلاکەرەوەی شەڕەکان بوونە. جەنابی مام جەلال خوا لێ خۆش بوو هەمیشە لە یادداشتەکانی و لە لێدوانەکانیدا باسی ئازادی و قارەمانەتی شێرە کوڕانی تیپی 21 کەرکووکی کردووە کە لە هەر شەڕێکدا بووبوونە لە هەر شاخ و لە هەر شار و گوندێکی ئەم کوردستانە ڕۆڵی یەکلاکەرەوەیان بینیوە. کەرکووچیەکان هەمیشە بە خوێن بە توانیویانە بەرگری لە خاچی کوردستان بکەن. شارێک، شاخێک، لادەیەک، شوێنێک نەماوە کە کەرکووچی کە خوێنی تیان نەڕشتی بێت لە پێناوی ئەم کوردستانەدا. دوای ساڵی 2023 ئەگەر بەراوردکاری بکەین دیسانەوە دەبینین لە دوای ساڵی 2023 لە کەرکووکە زۆرترین کەرکووک خاوەنی زۆرترین شەهیدی سەنگەرە، شەهیدی هاوڵاتیشە کە دەبینین چەند جارێک تیرۆرستانی داعش پەلاماری کەرکووچیاندا، بەڵام خەڵکی کەرکووک گەنجانی کەرکووک بە تەمەنەکان دەستیاندا چەک و ڕوبەڕووی چەتەکانی داعش وەستانەوە وتیان نەخێر ئێرە زێدی باو با پیرانمانە. ئێمە هەمیشە بە خوێن بەرگریمان لە خاک و ئەم نیشتیمانە کردووە. هەر ساڵی 2007 بە نمونە بهێنینەوە، ساڵی 2007 لە دامێنی ئەم قەڵای کەرکووکە لە یەک ڕۆژێکە لە یەک تەقینەوەیەکە 85 شەهید و 250 بریندارمان بەخشی بە پاراستنی خاچی پیرۆزی ئەم کەرکووکە هەر لە یەک ڕۆژدا. هەر دوای ساڵی 2007 ساڵی 2008 ئەوە کوڕانی کەرکووک بۆ گەنجانی کەرکووک بوو لە بۆ ڕوبەڕووبوونەوەی مادەی 24 پرۆژه یاسای مادەی 24 تەمووزی هەمان ساڵی 2008 بوو. لە خۆپشاندانێکی گەورەدا 24 هاوڵاتی مەدەنی شەهید بوون کە نۆیان مامۆستا بوون. هەمیشە کەرکووچیەکان لە بەرەی جەنگدا بوونە بۆ پاراستنی خاچی پیرۆزی کوردستان و داکۆچکردن لە ئازادی و مافەکان. کاک ئەحمەدیش ئەوە تا بۆ چەند نمونەی ئەو قارەمانانی کێسە بەڕێزت باسی لێوە دەکەی. کاگێ من لە دوێنەوە دەبینی لە چاوای میدیاکان لە ڕۆژئاواوە لەو دقەی یاخود لەو کاتێک کە ئەحمەد هێمن شەهید کراوە و قارەمانە شەهید کراوە کە بەڕێکراوە تەرمەکەی لە ڕۆژئاواوە بەرەو کەرکووک لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان بینیمان لە دوهۆک، لە هەولێر، لە تەنانەت لە ڕۆژئاوا و لە قامیشلۆ لە شارەکانی دیکە و شارە کوردیەکان تەرمەکەی بەڕێزەوە پێشوازی لێکراوە بەرەو کەرکووک. ئەمە چی دەگەێنێ؟ ئەمە تا چەند یەکدەنگی تەواوی هەموو پارچەکانی هەرێمی کوردستان لە هەر شوێنێکی جیهان بێ دەگەێنێ. جاوەیە ئێمە هەمیشە بانگەشەی بۆ دەکەین و پێمان وایە و دەڵێن ڕای دەگەینین دووپاتی دەکەینەوە دووبارەی دەکەینەوە دەڵێن یەکڕێزی هەمیشە باشترە لە پەرتەوازەی. ئەمە دەیسەلمێنی بەرەنجامی هەوێنی یەکڕێزیە.
ئەم جارە یەک ڕیزی کورد سەرکردایەتی سیاسی کورد یەک ڕیزی گەلی کورد یەک ڕیزی گەنجانی کورد لە هەموو پارچەکانی کوردستان ئەوەی بۆمان سەلمان کە ئێمە دەتوانین تەنیا بە یەک ڕیزی بتوانین داکۆچی لە مافەکانی خۆمان بکەین. ئێمە تەنیا دەبێت دەتوانین پشت بە یەک ڕیزی و یەک ئیرادەی خۆمان بەسین دەتوانین بەرگری بکەین. چونکە ئەوە بینیمان کۆمەلگای نێودەوڵەتی چەند بێدەنگ و سەرشۆڕە لە ئاست ئەو تاوانە گەورەی کە دەرهەق بە گەلی کورد دەکرێت لە ڕۆژاوایە. بۆیە تەنیا ئەوەی دەمێنێتەوە ئێمە پشتی بێ بەسین چەند شتێکەیە. یەکەمیان ئەوەیە یەک ڕیزی و دروستکردنی ئیرادێکی بەهێزە لە نەک تەنیا لە ڕۆژاوە لە هەموو پارچەکانی کوردستان تەنانەت لە کوردانی هەندەران بۆی بتوانین بە خۆپیشاندان فشارێکی نێودەوڵەتی دروست بکەین لە بەردەم کونسڵخانەی وڵاتانی جیهانی بۆی بتوانین ببینە پارسەنگێکی هێزی گەورەی خوشک و براکانمان لە ڕۆژئاوا ئەوان ئەگەر لەوێ بە چەک بەرگری دەکەن ئێمە بە هێزی مەدەنی بتوانین فشار لە کونسڵخانەکان بکەین بتوانین هەمیشە هەمومان پێکەوە بە یەک پاکێجی سیاسی بە یەک پاکێجی جەماوەری وا بکەین بڕژێنە سەر زادەکان و دەنگی ناڕەزایەتی بگەینە هەموو دنیا کە پێیان بڵین بەسە ئیدی ئەم غەدرەی لە کورد دەکرێت. تەنیا یەک ڕیزیە دەتوانین بەرگری لە مافەکانمان بکەین. ئەوەی تر دەمێنێتەوە کە بەهێزی و گیانفیدایی ئەوەی کە بینیمان ڕەنگە هەموو جیهان دەتوانم بڵێن بەغیلی بۆ بارودۆ خەبارن کە کورد هێندەیە گرتووە هێنجا لە هەر چوار پارچەی کوردستان هەمووی پاڵپشتیەکن بەرامبەر بەوەی کە بەسەر ڕۆژاواجە هاتووە. لە ئێستاداوە پاڵپشتی و پشتیوانیانی کە ئەیبینین بە گروتینێکی زۆرە بە تایبەت لەلایەن گەنجانەوە بەڕاستی ئەمە واتای یەک ڕیزی کووردا چی بکرێ یاخود هەنگاوەکانی دواتر چی بێ بۆ ئەوەی ئەمڕۆ یەک ڕیزیە زیاتر پتەوتر بکرێ زیاتر کورد لە هەر شوێنێکی تری جیهان بن زیاتر یەکگرتوو بن. ئەمە یەکێکە بەڵێ یەکێک لە ڕۆڵە پیرۆزە گەورەکەی ڕاگەاندن ئەوەیە بتوانێت فەزایشی گەورەی جەماوەری دروست بکات بتوانێت دەنجی هەموو پارچەکان یەک بخات بتوانێت ڕووماڵی ڕاستە و خۆی هەموو دەنگە ناڕازیەکان هەموو خۆپشاندانەکان هەموو گردبوونە جەماوەریەکان بکات. ئەمە یەکێک لە ئەرکە سەرچیەکانی میدیایە بتوانێت بەم ڕۆڵە پیرۆزە هەڵسێ ئێوەکو کورسات ڕۆڵێکی گرنگ و گەورەتان بینیوە مەمای دەستخۆشیە بۆ کەناڵی کورسات کە هەمیشە هەوڵی داوە بتوانێت دەنگی ناڕەزایەتی دەنگی یەکبوونی کورد لە هەموو پارچەکان یەک بخات. ڕۆلی دوایتر ڕۆلی ڕێکخراوە ناحکومیەکانە بۆی بتوانێت فشارە نێوخۆیی و نێودەوڵەتیەکان زیاد بکات بۆی بتوانێت وا بکات کاریگەری دروست بکات. ڕۆلی سێم ڕۆلی جەماوەریە. ئەم ڕۆلە جەماوەریە دەبێت پاڵپشتی نەک بۆ تەنیا بۆ خۆپشاندان بێت دەبێت پاڵپشتی بۆ کۆمەکی مادی و معنەوی بێ وەگەوەی لە کەرکووک بە هەردوو ڕۆلەکە دەنگی خۆی گەیان پاڵپشتی لە شارەکانی تری کوردستانیش هەولێر و سلێمانیش هەموو شارەکانی تری کوردستانیش کە کۆمەکی مادیان گەیان دەڕۆژ ئاوە ئەمە بەشێکە لەوەی کە بتوانێت ئەم هێزە بە پێوە بوەستێ و نەکەوێ. بەشەکەی تر ئەوەیە هێزە معنەویەکەیە چ بە خۆپشاندان بێت بە توانای لۆجستی بێ وەک ئەوەی کە شێرە کوڕانی دژە تیرۆر لە سلێمانیەوە کە بە هێز و بەچەک و بە ئۆتۆمبیلی سەربازی و گەیشتنە ڕۆژئاوا ئەمانە هەمووی پاڵپشتی گەورن بۆ ئەوەی ئەم هێزە ئەم ئیرادەیە تێک نەشکێ و بە پێوە بوەستێ و بە دوژمنەکانمان بڵێ ناوە تا ئێمە لە ناو خۆمانە یەکگرت و یەکهێز و یەک ئیرادەین دەتوانین کاگێ منم خۆپشاندانانەوە ئەم پشتگیریانی کە بۆ ڕۆژئاوا کراوە توانیمانە و پەیامە بگەێنین بە جیان بە دڵنیاییەوە ئەوەی ئێستا کە لەسەر شەقامەکان دەگوزارێت ئەمە بەشێکی پایەکی گرنگی ڕۆلی میدیایە کە وای کردووە خەڵک کۆ بکاتەوە خەڵک لە خۆیەوە ناتوانێت یاخود نازانێت یاخود ئاگادار نییە چ لە ڕێگای سۆسیال میدیاوە بێت چ لە ڕێگای کەناڵە ئاسمانیەکانەوە بێ واکە دەتوانێت کۆدەنجی دروستکات کۆبەندی دروستکات کۆی ئەو ناڕەزایەتی و ئەو شەقامە کۆ بکاتەوە کە بە دنیا بڵێ بە وڵاتانی زلهێز بڵێ بەسە بۆ ئەو غەدر و تاوانەی دەست بە گەلەکەمان دەکرێت لە ڕۆژئاوا. ئەمانە هەموو دەبنە بەرەنجامی مای دڵخۆشی
مایە یەکڕیزی مای یەکگرتووی مای بەردەوامیدان ئەوەی کە ئەمڕۆ ئێمە شانازی پێوە دەکەین ئەوە تا ئێستا ڕاستەخۆ لە شاشەی کورساتەوە دەبێنرێت کە دەنجی شەقام دەگوازرێتەوە. ئەم دەنگە شەقامە تەنیا بۆ کەرکووک نییە، تەنیا بۆ هەولێر و سلێمانی نییە، تەنیا بۆ کوردستانیە، بۆ هەموو دنیاە کە پێتان دەڵێن بەسە بۆ ڕاگررتنی ئەم قەدرە. ئەوە تا ئێمە لە کەرکووکەوە پارتەیەک لە جەرگمان پێشکەش بە خاشی پیرۆزی کوردستان کرد. کاگێ من باست لەوە کرد کە میدیاکان دەبێت ڕۆڵی خۆیان هەبێت لە گواستنەوەی ئەم دیمەنانە بۆ تەواوی جیهان، هەروە ڕێکخراو نێودەوڵەتەکانیش دەبێت ڕۆڵیان هەبێ لە گەیاندنی ئەوەی کە دەرهەق بەرامبەر بە گەلی کورد دەکرێت. بەڵام ئەم خۆپشاندانانە ڕێکخراوە نێودەوڵەتەکان یاخود میدیا چۆن ئەتوانێت وا بکات بە کردداری نەک تەنها دیمەنەکانیان بۆ بگازێتەوە ئەوانیش لە دوورۆ بیبن و بیبین و هیچ هەڵوێستێکیان نەبێ بەرامبەری، بەڵام چۆن وا بکرێت لە ڕێگەیم خۆپشاندانانەوە وا بکرێت ئەمانە کاریگەری لەسەر ناوەندە نێودەوڵەتیەکان ببوورە هەروە بەرەوە پێشبردننی دۆزی کورد دەبێت لە تەواوی وڵاتانی جیهاندا. بڵێ ئەوەی کە لە پێشدەستی بابەتەکە لە باسم کرد هەمووی بۆمان ڕوون کردەوە، هەمووی سەلماند کە بەڕاستی کە شتێک نییە بە ناوی مافی مرۆڤ بە ناوی کۆمەلگای نێودەوڵەتی، چونکە لە 11 ئازارەوە هەتا ئێستا هەموو ئەو ڕێکەوتنانەی کە لە نێوان کورد و دژبەرەکانی کووردا کراوە 2000 زلهێزەکان لە پێناو دابشکردنی بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیان کوردیان پەراوێز خستووە، مافەکانی کوردیان پێشێل کردو و یاخود بوونە بەشێک لە بەرەنگاربوونەوەی یاخۆر لە ڕوبڕووبوونەوەی یاخود لە داگیرکردنی مافەکانی گەلی کورد. ئەمە جێگای بەڕاستی داخە کە کورد تا ئێستا هاوپەیمانێکی استراتیژی نێودەوڵەتی لۆبیەکی گەورەی نییە، وەکو ئیسرائیل لۆبیەکی گەورەی نێو کۆنگرس هەمیشە داکۆچی لێکە. ئێمە وەکو کورد بەڕاستی پشتیوانێکی نێودەوڵەتیمان نییە بتوانێت کە داکۆچی لە مافەکانمان بکە. ئەوەی هەمانە تەنیا پشتیوانی خۆمانە لە ناو خۆمان و یەکڕێزی گەلی کووردە کە پشتی پێ بستین و بتوانین یەک دەنگ و یەک هەڵوێز بین بەرامبەر نەیارەکانمان. ئەوەی دەمێنێتەوە ئەوەیە بەڕاستی میدیا دەبێ فشاری زیاتر بکە ڕێکخراوەکان تەنیا نەک لە ناو کوردستان لە ناو کوردستان بەڕاستی کە ڕەنگە لە وڵاتانی ئەوروپا ڕێکخراوە حکومی و ناحکومیەکان ڕێکخراوە کوردیەکان و ناکوردیەکان کاریگەری دروست بکەن لەسەر وڵاتەکان بۆی بەڕاستی بێنە سەر خەت و سنوورێک بۆ ئەم پێشەلکاریە دابنین، بۆ ئەم خوێن ڕێشنەی گەلی کورد بە نەحەق دابدرێت. من دەمەوێت جارێکتر بگەڕێمەوە سەر ئەو بەراوردکاریەی کە لە نێوان ئەگەر ئاماژەی پێ بکەم هێزی ئیرادە ئیرادەی هێزی گەل کە زۆر گرنگە. یەک نمونەتان بیرەخەمەوە ساڵی 2016 لە کەرکووک زیاتر لە 100 هەکدار پەلاماری کەرکووکیاندا، نێزیکەی 7 گەڕەکی کەرکووک تیرۆریستانی داعش نیمچە کۆنتترۆلیان کردو. بەڵام یەک ئیرادەی هێزی کورد لە کەرکووک، هێزە مەدەنیەکان، گەنجانی کورد هەمویان دەستیاندایە چەک و ڕاپەڕین لەم چەتەکانی تیرۆریستانی داعش بە خوێن بەرگریان کرد. من بۆ خۆم یەکێک بووم لەوانەی بەڕاستی لە نەخۆشخانەی کۆماری لەگەڵ یەکێک لە نەخۆشەکان خۆمان شەو لە گرمەی ئاربیجی و بیکەیسی خەبەرمان بووە، ڕاستمان دەستی لای ڕاستمان کە پەلاماری بینای پارێزگایاندا، لای دەستی چەپمان پەلاماری چەتەکانی تیرۆریستانی داعش، پەلاماری بەڕێبەرایەتی پۆلیسی کەرکووکیاندا کە 3 خۆکوش خۆیان تەقاندەوە و بە ژمارەیەک چەکدار و هێرشیان کرد بە هێزێکی زۆر گەورەوە هاتنە ناو کەرکووک. بەڵام لەبەر ئەوەی شێرەکوڕانی کورد گەنجەکانمان تێگڕا لەگەڵ گزنگی بەیانە هەمویان لە هەموو کوچە و کۆڵانەکانە دەستیاندایە چەک و بەرگریان لە خاکەکەیان کرد، نەیان هێشت خەونی گەڵاوی تیرۆریستانی داعش بێتە دی. هەر لە هەموو کۆڵانەکانە ئەو چەتەکانی داعش کوژران و پێیان گوترا بە هەموو دنیا گوترا ئێرە خاشی کوردستانە، ئێرە ئێمە ڕۆژگارێک لە ژێر چەپۆچی دەبابە و تۆپ و تیارەی دوژمنی ڕژێمی بەعس چۆکمان دانەدا، ئەم ڕۆژ بەیەوە چۆک دانادەین. دەکرێت ئەم نمونانەی کە لە کەرکووک و لە کوردستان
ڕوویدا لە ڕابردووە بکرێتە بەرەنجام و هەمان شت لە ڕۆژئاوا بە یەکگرتووی و یەکهێزی و یەک ئیرادەی ڕۆڵەکانمان بتوانن دیفاع لە خاک و نیشتیمانەکەیان بکەن. بەڵێ خۆشبەختانە لە دوای یاخۆ لە دەست بەکاربوونی ئیدارەی نوێی کەرکووکەوە ئارامێکی زۆر لە کەرکووکدایە بینیومانە هاوڵاتیان هەمیشە باز لەوە دەکەن ئەو ئارامی ئێستا لە کەرکووکدا هەیە ڕەنگە لە ماوەکانی ڕابدا بە هیچ جۆرێکە و ئارامی نەبوو بێت. کاگێ من بەڕێستان وەکو ڕۆژنامەنووس بەڵێ وەکو چاودێرێکی سیاسی ئێمە هەمیشە بەڵێ ئێمە هەمیشە لە پرۆسی هەڵبژاردنەکانە ئاماژەمان بەوە کردو گوتومان ئەگەر ڕۆژگارێک ئێمە لە شاخ بە پێشمەرگەکان بەهێز و بە چەک و بە گولە بەرگریان لە خاکیان کردووە ئەمڕۆ ڕۆژی لە کاتی دەنگدانە ڕۆژی ئەوەیە بە نوچی قەڵەمەکەت بە مافە دەستوریەکانت بەرگری لە خاکەت بکەیت. لە هەڵبژاردنەکانە کورد ئەوەی سەلمان کە چەندین ساڵ بوو لە ژێر دەستی پارێزگارێکی بە زۆر سەپێنراوە بە هێزی قەڵەمی دەستوری بە مافەکانمان کوڕانی کەرکووک بە دەنگەکان جارێکتر کوڕێکی کەرکوچی کوردێکی کەرکوچیان کردەوە بە پارێزگار ئێستا ئەو ئازادی و ئەو خۆشگوزەرانەی لە کەرکووکە دەگوزارێ بەرەنجامی دیسان یەک ئیرادەی و هێز و یەکگرتووی کوڕانی کەرکووک بوو گەنجانی کەرکووک بوو ژنانی کەرکووک بوو کە لە دەنگدانە بە لایەنە فاشیستەکان و شۆڤێنەکانیان گوت ئێمە هەین ئێمە کوردین دەنگیاندایە و کوردیان بربژێر کردەوە بۆ پارێزگاری کەرکووک. ئەوە دیسانەوە ئەگەر ڕۆژگارێک بە چەک دیسان ئەمجارە بە خەڵەم بەهێزی دەستوری بە سەلمانمانەوە. بەڵێ کاگێ من دەبێەوە دەرفەتە یاخودە و کاتی کەمەمانوە کە بێک باس لە ڕۆژئاوا بکەین بەڕێستانۆک و ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی دەمەوێت باسم لەوە بۆ بکەین ڕەوشی ڕۆژئاوا چۆن دەبێت لە ماوەکانی داهاتوودا لە دوای ئەوەی کە دوێنێ ڕێکوتنامەیەکی یاخود ڕێکوتنێکی نوێی ئیمزاکرا لە نێوانیاندا هەر بەزڵم عەبدیش باسی لەوە کرد تابەتمەندی ناوچە کوردیەکان لە سووریا وەکو خۆی دەمێنێتەوە تا چەنە مەخاڵێکی باشە بێ بۆ کوردانی ڕۆژئاوا. خۆ ڕێکەوتن هەمیشە باشترە لە پەرتەوازەی و شەڕ. ئەو ڕێکەوتنەی دوێنێ کە کراوە ئەگەرچی بەشێک نیگەرانی تێدا لە دەستەبەرنەکردنی مافەکان بەڵام بەشێشتر لە زامنی ژیان و پاراستن و ئەمنیەتی کوردانی ڕۆژئاوایەتیا دەستەبەرەکرێت. ئەگەر ئەو ڕێکەوتنە دەستەبەرێکی نێودەوڵەتی کەفالەتی بکات و خاڵەکانی وەکو خۆی جێبەجێ بکرێت و وەکو هەموو ڕێکەوتنەکانی ڕابردوو وەکو هەموو ڕێکەوتنەکانی کە پێشێل نەکرێت کە پێشتر واژۆ دەکرات و واژۆ دەکرا بەڵام دوجار پێشێل دەکرات ئەگەر دەسەبەرێکی نێودەوڵەتی زلهێزێکی نێودەوڵەتی دەسەبەری ئەم ڕێکەوتنە بکات. بەڵام کاگێ من ئەمریکا لە من پێشوازی لەم ڕێکەوتنی نێوان هەسەدە و حکوومەتی سووریا دەکەم ئەمە تا چەند خاڵێکی باشە بێت بۆ ئەم ڕێکەوتنە. خۆی ئەمە هیواکەیە ئەگەر دەکرێت هیوا لەسەر ئەمە هەڵبچندرێت ئەگەر ئەمریکا جارێکی تر لە پێناو دابشکردنی بەشێک لە جۆلانەکان بە ئیسرائیل پاشگەز نەبێتەوە چکە ئەمە بەڕاستی ئەمانەت هەموو نیگەرانی بوون لە ڕابردوو بەرەوشی گەلی کوردی گرتبوو. ئەگەر دەسەبەری ئەم ڕێکەوتنە بکات ئەمریکا بە جدی بێت ئەگەر ئەم هەوڵە جدی بێت ئەمەگەم ڕێکەوتنەمەیە جدی بێت پێشبینی دەکرێت خۆشگوزەرانی بۆ ڕۆژاوا بگەڕێتەوە کۆتایی بە شەڕ و نەهامەتیەکان بکەێت و کۆتایی بە خوێن ڕێشتن بهێنرێت. دەکرێت کار لەسەر بەرەو پێشچوونی بنەماکان و بەرەنجامی ئەم ڕێکەوتنە بکرێت و بۆ ئەوەی بە هەموو لایەک بتوانین بە یەک ئیرادەیە و یەک دەنجی سەرکردایەتی سیاسی کوردیش ببنە پارسەنگ و پشتیوانی بۆ ئەم ڕێکەوتنە هاوکار بن هاوکار و پاڵپشتێکی باشی معنەوی بن بۆ کوردانی ڕۆژئاوا بۆی بتوانن کۆتایی بەم شەڕ و ئاشوبە بێنن لە ڕۆژئاوادا. بەڵێ کاگێ من هەر لەو ڕێکەوتنێکی ئیمزا کراوە باس لەوە کراوە کە یەکێک لە خاڵەکانی کە ئەوەیە کە هێزەکانی ناوخۆ بچێتەوە حەسەکە تا چۆن ئەمە خاڵێکی باشە بێ بۆ کوردانی ڕۆژئاوا یاخود لە بەرژەوەندی کوردانە یاخودنا. خۆی واقعەکەیە چ لە سووریا چ لە عێراق تقریبان لە یەکتر دەچن. ئێمە هەمیشە لە ڕابردوودا هیچ سوودێکمان لە جەنگ و شەڕ نەبینی لەگەڵ هێزە عێراقیەکانە. هەمیشە ڕێکەوتن و گەڕانەوە بۆ بەغدا دەسەبەری زیاتری مافەکانی موچە و خۆتی خەڵکی کردووە لە کوردستانە.
هەمیشە دەستەبەری مافەکانی کوردانی کەرکوچی کردووە، هەمیشە ڕێکەوتن باشتر بووە. تەسەور دەکرێت ینی لە سووریاش هەمان واقع هەیە، ڕەنگە تا ئێستا کورد پشتیوانی نێودەوڵەتی نەبێت بتوانێت کە جاری سربەخۆی لێ بدات و جاری ئەوە لێ بدات کە ئیدارێکی سربەخۆی هاوبەش بە پشتیوانی هێزێکی نێودەوڵەتی ڕابگەیندرێت کە تۆ ئەمەد نەبوو ینی ناچاریت لەگەڵ سووریا ڕێک بکەویتە گفتوگۆ. ئەگەر لەگەڵ سووریا ڕێک ناکەویت بەدیلی تر نییە، تۆ ئەلتەرناتیڤت چییە؟ ئەگەر دەکەویتە جەنگەوە فەرمو ئەمە بەرەنجامەکەیەتی بەبێ هیچ پشتیوانێکی نێودەوڵەتی ڕەنگە تا ماوەیەک لەسەر پێی خۆت بۆستی، ڕەنگە تووشی زۆربەی شار و شارچکەکان تووشی وێرانەیەکی گەورەتر بێت، تووشی خوێنڕێژیەکی گەورەتر بێت. بۆیە هەمان لێکچوون هەیە، چ لە عێراق چ لە سووریا هەمان شت هەیە، هەمان سیناریۆیە، هەموو بابەتەکان لە یەکەوە نزیکن. بۆیە لەم قۆناغی ئێستاە ڕێککەوتن باشترە لە دروستکردنی شەڕ و خوێن ڕێشتنی ڕۆلەکانی گەلی کورد، باشترە لەوەی کە تۆ بەشێک لە مافەکانت دەستەبەر بکەی، نەک هیچیان دەستەبەر نەبێت و میلەتەکە تووشی ئاوارەی و دەربەدەری بێتەوە. باشترە لەوەی کە تۆ هیچ پشتیوانێکی نێودەوڵەتی نییە و ئەو وڵاتی تیاشە دژی بەشێکی لە وڵاتە تا بەڕسمی تۆ سنوورت جیان نەکراوەتەوە یەک خاک و یەک وڵاتی تا ئێستا. هەموو ئەمانە ینی پێمان دەڵێ ئەم ڕێککەوتنە باشترە لەوەی کە بکرێت، لەوەی کە بەردەوامی بە شەڕ بدرێت. بەڵێ دەست خۆش بۆ تۆ کاگێ من، سپاس بۆ تۆ و سپاس بۆی کە ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ هێمن حەسەن ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی کە ڕاستەخۆ لەگەڵمانە بووی. زۆر سپاس.